لە دەمێکدا خەڵک لە خەمی کوژراوانی شاری ئێلپاسۆی تێکزاس و شاری دەیتانی ئۆهایۆن لێکۆڵەران لە ناوەندی سایمۆن ویسنت هاڵ ڕێکخراوێکی جوولەکە بۆ مافەکانی مرۆڤ بەردەوام لەسەر ئاخافتنی لە ڕووی ڕق و چینەی سەر ئینترنێت لێکۆڵینەوە دەکەن. لە نێویاندا یاریە کە هانی یاریکەران دەدات لە دەمی سنوور بەزاندن دەستڕێژی بکەن. هەروەها ماڵپەڕێکی دیکە کە کەسانی بەکارهێنەر پێشوازی لە ڕق و چینە بەرامبەر بە جوولەکەکان، کۆزبەران، ئافریکایی ئەمریکاییکان و موسڵمانان دەکەن. ئەگەر باسی کۆچبەران لە تەکساسە وەک ئەوەی لە هەفتەی ڕابردوودا ڕوویدا، ئەوە کۆمەڵگەیەکی دیکەی وەک سۆماڵیەکان لە سەرووی ناوەندی ئەمریکاوە بۆ ئەوان شتێکی ئاساییە. ناوەندی موزە بۆ سنگفرەوانی دیمەنی کوژاوان و ڕزگار بۆوان زەق دەکاتەوە، بەڵام دیمێنی سپی پێستانی مەزنی خواز و ڕەگەزپەرستان نیشان نادات کە هێرش بەرن. گەلێک جاران ئینترنێت دەبێتە هاندەرێک بۆ کوژان. ئەو کەسەی لە ئەلپاسۆ دەست درێژی کرد لەسەر ئینترنێت ڕاگەاندنێکی بڵاو کردبەوە کە سەرچاوی ڕق و کینە و ڕەگەزپەرستی بوو. ڕاگەاندنەکە لەسەر ماڵپەڕێک بوو کە توندڕەوان لە 3 دەستڕێژی کۆمەڵکوژی کەڵکیان لێوەرگرت بوو. کۆمەجی تێکنیکی بۆ ماڵپەڕە ڕاگیراوە. دووشەمە سەرۆک ترامپ مەزنی خوازی و باڵادستی سپی پێستی مەحکوم کرد. گوتارەکەی سەرۆک سەبارەت بە مەحکومکردنی خۆبەزلزانی سپی پێست زۆر جێگای پێشوازیە. داخۆ سەرک لە داهاتوو زیاتر سەرنج دەداتە ئاخافنەکانی. دامەزرێنەری ناوەندەکە مارڤین لە بۆنەی سوێند خواردنی سەرۆکایەتی ترامپ نزای کرد. هاوڕێکەی کوپەر دەڵێت سەرۆک ترامپ و دموکراتەکان بە قسە با هێرش نەکە لەسەر یەک. لە دەمی ئێستا دەچێتە وەرزی هەڵبژاردن و دیسان دەڵێم شێوەیەکی ناشرین لە ئاخافتندا هەیە. دەبێت ئەوە ڕابگرین. ئەو دەڵێت کۆمپانیەکانی میدیای کۆمەڵایەتی پێویستە کاری زیاتر بکەن کە لێکۆڵەران دەڵێن دەوریان لە ئاخفتنی ڕق و کینەدا هەیە. نامەیەکی مێژووی ئادۆڵف هیتلێر لێرەیە دەڵێت چی ڕوودەدات کاتێک ڕق و چینە وەک نەخۆشی بڵاو دەبێتەوە.